کاوە عەبدولسەلامم بە ناسنامە، بەڵام بە ناسراوی بە کاوەی شێخ سەلام ناسراوم لەبەرەوەی باپیرم ناوی شێخ سەلام بوو، باوکیشم ناوی عەبدولسەلام بوو، عەبدولسەلام. لەبەرەوە باوکیشم بە شێخ سەلام ناسرا لە سلێمانی، لەبەرەوە منیش هەر کاوەی شێخ سەلامم. لە ساڵی 1966 لە 2/8 لە شاری بەغا لەدایک بووم، لەبەرەوەی باوکم و کاتە فەرمانبەر بووە لە داری ئەسلاحی زەراعی. لە دوای 2 مانگ لەدایکبوونی من هاتوونەتەوە سلێمانی، باوکم هەر لە ئەسلاحی زەراعی بووە، منیش لە سلێمانی لە گەڕێکی لای دوکانەکانی خەتیب لە ماڵکەنی جارێکی تر لە سەروتر لە پارچەیە زەوی هەیە پێڵەن سەرزەوی لەو مانتیقەیە بووین. دوایی چوینە قەزازەکان دیارەکرێتی بووین. لە دوای ئەوە جارێکی تر هاتینەوە گەڕێکی شێخانەوەی پشتی سەرای کۆن، پشتی سەرا لە کۆڵانی مەحکەمە لە سەروتر لەوێ بووین. قوتابخانەی سەرەتاییم لە مەکتەبی وزام خەباتی ناوبووی بەرامبەر ئۆرزی بزڵ بناوەکەی ئێستا بیر نییە. لە دواتر چوینە مەکتەبی ڕەفیق حیلمی لە جادەی سابونکەران لە سەروی سابونکەران لای خەسخانی شیرەکە. دوایی بۆ ناوەندی لە گەڕێکی گۆیژەی سلێمانی ناوەم دەرچوو لە بەرامبەر مزگەوتی عەلی کەمال. ئەو کاتە ئەو ناوە چۆڵ بوو، باوکم خواافی کاوتی ئەم کوڕە گورگی خوا لە ماڵکەنیەوە بە پێ بچێ بۆ گۆیژە. ئەو بوو لە تەربیەوە نەقلێکی بۆ کردم بۆ مەکتەبی هەڵکەوت، بۆ ئەعدادی هەڵکەوت. من تا پۆلی سێ ناوەندیم خوێندووە، لە سێ ناوەندی یەکەم ساڵ دەرنەچووم. حکومەتی عێراقی لە شەڕێکی قورسا بوو لەگەڵ ئێران، لەبەرەوە هەر قوتابیەک لە پۆلەکانە بکەوتە موالی دەکەی نزیکی عەسکەری وە نەیانێش بخوێنێ. ئیجباریان کردین کە من ئەو ساڵە کە دەرنەچووم، ساڵی دواتر چوون بۆ عەسکەری. تقریبا 3 ساڵ و نیو عەسکەریم بە پچڕی کردووە، 2 جار ڕام کردووە لە سەربازی. ژیان ئەزمونێکی دوور و درێژە، ڕەنگە نەتوانین لە دیدارێکی کورتە هەموو وێزگەکانی باس بکەین، ڕەنگە زاکیرەشمان یارمەتیمان نەیە هەموویمان لەوێروێ. من ئەتوانم بەسەر 3 وێزگەی ژیانی خۆم قسە بۆ جەنابتان بکەم: وێزگەی ژیانی ئەدەبی، وێزگەی ژیانی سەندیکایی، وێزگەی ژیانی سیاسی. لە ساڵی 1970 تقریبا خولیایەکی شعر مامۆستا حسێن کوردیمان هەبوو، یادی بەخێر، کە پیاوێکی تێکۆشەر بوو. دوایی حکومەتی عێراقی بە خێزانەکەیەوە بێسەر و شوێنی کرد. لە پۆلی 4 ئیبتیدایی بووم، شعرێکی خوێندەوە، شعرێکی مامۆستا گۆرانی مەزن: بەری بەیانە ڕووناکە ئاسۆی هیوای کورد مژدە بێلەتەوە. مامۆستا زۆر بە حەماسەتەوە ئەو شعرەی بۆ خوێندینەوە. هەر ئەو چرکەیە من ینی حەزم کرد ماشەڵڵا ئەو زمانە و ئەو ئەدەبە و ئەو شعرە کاریگەریەکی زۆر ئەرێنی لەسەر من دروست کرد، منی کردەوەی کە خولیان بێ بە شعر. دیارە ئەوسا کتێب کەم بوو و زۆربەی کتێبەکان قاچاق بوون. هەندێک لە دیوانەکان لە ڕێگەی مامۆستا محەممەد عەبدولکەریم مودەڕیس لەگەڵ کوڕەکانیە کەوتبوونە کۆکردنەوەی دیوانە شعرەکان، دیوانی گۆران و دیوانی قانوع و دیوانی بێکەس و دیوانی پیرەمێرد، و ئەم دیوانانیان لەسەر ئەرکی خۆیان چاپە کرد. بۆیە پێش ئەوەی کە چاپی بکەن یان نابە چاپ کتێبخانەکان یانوت ئەم کتێبە لە ماوەیەکی داهاتووە چاپەکرێ کوێی کڕێ. ئەوە بوو ئێمە ئەو کاتە ئەچوین بەڕاستی لە ڕۆژانەکەی خۆم پارەم کۆ کردەوە، باش بوو هەرزانیش بوو بە 2 دینار و 2 دینار و سافرس و 2 دینار و ڕوبع بۆ کتێبانە. ئێستا هەمووی لە کتێبخانەکە ماون. ئەچین وەسڵمانە بڕی بۆ پارەیە، ئەوان چاپیانە کرد و ئەیکە کتێبەکە ئەهات وەسڵەکەتە برد کتێبەکانایەتەوە. هەندێک کتێبیش کە یاساغ بوون لەو سەردەمانەیە، وەکو چیمدی مامۆستا ئەحمەد خواجە کە ژیانی شێخی نەمرە، و کۆماری کوردستان کۆماری مهاباد لە 2 بەرگا بەداخەوە ئێستا ناوی نووسەرەکەیم بیر نەماوە. و هەندێک کتێبی تر کە کتێبی ئەگەر باسی چەپ و یان کوردایەتی بکردایە و کتێبانە یاساغ بوون لە ناو شار، بۆیە ئەگەڕیان لە ڕێگەی ترەوە پەیامانە کرد. مامۆستا ئەنوەر برزوو کە ئێستا بەداخەوە نەخۆشە، مامۆستا ئەنوەر برزوو باوەڵێکی دانا لە بەردەمی ئێستای ڕەشەمۆڵ، ئەوە دایرەی بەرید بوو، بە دیوارەکەەوە باوەڵێکی دانا هەندێک کتێبی ئەتیادی
لەسەر شەقامەکەدا ئەنا بەڵام کتێبی یاساغی پێوە فرۆشت ئەمە چوینە ئەمە مامەسا فڵان کتێبمانەوێ ئەوی ژەوت باشە بەعنی وەرەوە لەو کاتەیە کە ئەو بۆی دیارەکردین بەپەلا بوو پێوتی سعات ئەوە نەوەرە چونکی ئەوی ژەگەر لە باوڵەکەی بژیرە تووشی سزا و سج نەبوو ئێمەش بۆی کە ئاشکرا نەبین هەم ئەویش و هەم خۆشمان لەو کاتەیە کە بۆی دیارەکردین ئەچین بەڵام دیارە و کتێبانە گرانیش بوون بۆ ئەو سەردەمە مەسەلەن من چیمدیم کڕیوە 3 بەرگە بە بەرگی بە 5 ژینار کە ئەو کاتە بەڕاستی 5 ژینار بۆ تەلەبەیەکی وەکو من زۆر ئەو کتێبانشمان پیا کرد بۆی ئاستی ڕۆشنبیری خۆمان بەرزکەینەوە بتوانین بزانین نەتەوەکەمان لەکوێیەوە خەباتی ئێمە لەکوێیەوە تێکۆشانی ئێمە گەشتۆ بەکوێوەگا بەکوێ و بێژوو ڕابردوو خەبات و ئەوەی خۆمان بزانین هەڵێکی ڕۆشنبیری لە مێشکمانە بوو. بەڕای من خوێندەواری بە شەهادە نییە ڕاستە شەهادە پاسپۆرتێکە هەوەیەکە ناسنامەیەکە لە جرفانی هەموو کەسێکە کاڵن کوێت تەواو کردووە ئەڵێ من فڵان شوێنم تەواو کردەوە گرە و کەسە بە حاتی کتێبیشی نەخوێن بێتەوە لە کۆمەڵگای بە ئاستێکی بەرز تەماشاکر بەڵام معریفە ڕۆشنبیری بەڕاستی بەس لە ڕێگای کتێبەوە نە لە ڕێگای ئینتەرنێتەوە نە لە ڕێگای تەلەڤیزۆن و نە رادیۆ کتێب تەنیا سەرچاوەیە بۆ پێگەیاندنی بیری ڕۆشنبیری وە کردنەوەی دنیابینی مرۆڤ لە تەنیا لە ڕوانگەی کتێبەکانەوە بۆی زۆرتر لەسەرەوە نەوەستین من لە دنیا ئەدە وردە چوومە پێشەوە هەندێک شیعرم نووسی تقریبا دەفتەرێکی ئاوا 200 پەڕەیی شتێکی مابوو شعرم نووسی و شعری هەمووی هەرزەکارانەی سەردەمی گەنجی بوو ئەو کاتە ئەو شعرانم یا بە مامۆستا ئاوات کە خزممە ئەو شارەزا بوو پیاوێکی ڕۆشنبیرە ئێساش لە ژیانەماوە لەخوا بەزابێ یامێوت مامۆستا پیاچوونێکمەکە بزانم من ئەم شعرانە بە حسابی خۆم شاکارم نووسی بوو زۆر خۆی پێوە ماندوو کردبوو ئەویش دوای هەفتەیەک چوم لێ مەرگرتەوە وتی وەڵا کاوەجان بیکە بە تونی حەمامتان هەیە وتم ئاوەتی بیکە بە تونەکە وتم بۆ وتی کوڕە شعریتیان نیە هەمووی قسەی هەرزەیە منیش بەڕاستی زۆر ئازاری یامە قسەیە چۆن منە هەموو شعرە و بە حسابی خۆم شاعیرم و بەڵام دوایی بیرم کردەوە وتمەوە پیاوێکی بازمونە مادامەم سێقە پێ کردووە شعرەکانم ماڵسەنگێنێ با بە قسەی بکەمەر بەجددی منە و دەفتەرم کرد بە تونی حەمامەکە ڕاستە فترەیەکی زۆر شعرم نەنووسی بەڵام دوایی جارێکی کە دەستم پێ کردەوە بە ستایلێکی تر شعر قۆناغە هەندێک قۆناغی کلاسیک لە سەرەتای گەنجیا تقریبا بە کلاسیک دەستم پێ کرد دوایی هاتمە سەر شعری حۆر و قوتابخانەکانی شعر زۆرن من هەوڵم میاوە بەڕێی خۆم ڕەنگە زۆر کەس بۆم نەسەلمێنێ بەڵام من ئازادە خەڵک چیم پێڵێ بەڵام من خۆم بە پارناسی ئەناستم کە تقریبا شعرەکانی پارناسیەکان هەندێک مانتەقی تێە و ئامانجدارە و شعری بێ غەول و قەش لە ڕووی ئیملایی و لە ڕووی داڕشتنەوە بەرحاڵ ئێستا من خاوەنی دوو دیوانی شعرم دوو کتێبی شعرم یەکێکیان تقریبا 300 پەڕەیە یەکێکیان تقریبا 100 قسوور پەڕەیە پێم وایە ئەزمونێکم کردووە ینی کتێبکم بە کتێبخانەی کوردی لاپەڕێکم پێشکەش کردووە هیوادارم خوێنەرانی خۆشەوی سوودی لێ ببینن با بگەڕێنەوە بۆ ژیانی سیاسی من لە ساڵی 1983 دیارە زگماک ئێمە پارتین زیگماک باوکم پارتی بوو دایم پارتی بە گوێمە ناخوێن بەڵام وەکو گەنجێک حەزم کردیانی ڕێچکەی خۆم هەبێ بەڵام ئەو کاتی کە ساڵی 83 یەکێتی نیشتیمانی کوردستان مفاوەزاتە بوو لەگەڵ حکوومەتی عێراق ئەوان تقریبا لە ناو شار بوون ئەوە وای کرد وەکو گەنجێک منش حەزمە کرد لە بەرەی شۆڕش و شاخە بووم لە ڕێگەی هاوڕێیەکمەوە هەواڵێکمەوە کە ناوی ئیسماعیل حەسەنە ئێستا لە سلێمانی دارۆستاوە کە دوکانی هەیە لە ڕێگەی ئەوە چالاکیەکم لەو بینی ئیشێکم لەو بینی سەرنجی ڕاکێشام لە ڕێگەی ئەوە پەیوەندیم کردووە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە و ئەو کاتە ئێمە کەمتر تەوجیهاتمان بۆ ئەهات چونکی پارتی لە دۆخێکی زۆر نالەبارە بوو کوردستان بەگشتی لە دۆخێکی نالەبارە بوو ڕێخستنەکانی ئێمەش ڕێخستنێکی پیانەوەت عنقودی یعنی هەر کەسە و کەسێکی ئەناسی بەڵام من پیانوتم وتیان تۆ شانەیەک دروست بکە شانەیەکی ڕێخستنوان دروست کرد کە لەخوا بەزاوی هەواڵەکانم ئێستا لە ژیانە ماون کاک عوسمانە کاک یاسینە کاک غەریبە کاک لوقمانە
و پەیوەندیم هەبوو بە هەندێک کەسەوە بەداخەوە کە ئەوان دوای چوونە شاخ و شەهید بوون، شێرکۆی کەریم خواڕەحم و شەهید جەبار و شەهید ڕەسوڵ، ئەمسیانە بەداخەوە کۆچی دواییان کردووە، عیدام کران و ڕەمی کران. تر من درێژەم بە ژیانی سیاسی خۆمیا هەرە و بیر و باوەڕەوەی لێکردم کە من ساڵێک دوایەوەی کە لە سەربازی مەکوشتێ بڵێ پیرم کردەوە کە بم پێشمەرگە بچمە دەرەوە، چوومە دەرەوە، بەڵام بۆی هەندێک ژیانی تایبەتی و ئەوانەوە باوکم ڕێی لێگرتم چەک هەڵبگرم، بەڵام لە ناوچە ئازادکراوەکانە ژیان مەتاوەکو ئەنفالەکان بەڕاستی لاپەڕەیەکی زۆر قورسە لە مێژووی کووردا، ئەوی پیاتێ نەپەڕی بێ، ئەوەی ڕۆژانی ئەنفالەکانی نەیەتەوە یا دوونەی بینی بێ لە کۆڕەوە کە سەختتر بوو، چونکی کوردستان بەگشتی 4500 دێ هەمووی ڕووخا بوو و خەڵکی کورد هەمووی معڕەز بوو بۆ ئەوەی کە بیبن بە زیندوی زیندە بە چاڵی بکەن. ئێمە ڕێگەیەکمان گرت، ناچار بووین دیاتەکان نەمان، ناچار بوون ڕووکەینەوە شارەکان، بەڵام ئێمە لەخوا بەزاوێ بەرز ئەوە نەکەوتین کە چەک بۆ حکوومەت هەڵبگرین، خۆمان شاردەوە بە اختیفا لە ماڵی باوکم ژێرزەمینێکمان هەبوو لە گەڕێکی شێخان بووین، ژێرزەمینەکە لە سەرەوە دیار نەبووەوە، ژووری خۆمان باوکم کردبی بە ژێرزەمین کونێکی تیا بوو، ئەچوینە ژوورەوە ئەچوینە خوارەوە، من و براکەم هەردووکمان فیرار بووین. لە یاد مەقاڵێکم لەوە نەبێت کە خاڵم پیاوی حکوومەت بێ، بەس لەبەروی کە قسەکە نەگاتەوە نەڕوات، بڵێ مەسەرەن کاوە ساڵح لە ماڵەوەن، ئێمە خاڵم لەسەرەوە نانێ خواردتەقەی کەوچکاوە، ئێمە لە ژێر زەمینەکە بووین، لە دایکم پرسیەوە، دایکیشمە لە دوو دانیشتووی وت ئەوە دایکە ئەوە دادەکاوە ساڵح لە کوێن، باوک دایکیشمەی بەخوا کاکە بێ سەر و شوێنن، هەواڵیان نازانم، بەزێمە جێمان لە ناخواردنەکە و قسەکانیوان و بەزەوان فەقیرە خاڵم نێزانانی ئێمە لە خوارەوەین، بە اختیفاماینەوە تاکو ڕۆژی ڕاپەڕین سلێمانی بەڕاستی هەمووی خۆشە و خەڵک گەشت بۆتینی لە ئاستی ئەو ستەمەی کە حکوومەتی بەعز لە خەڵکێ کرد. ئیتر ڕۆژی ڕاپەڕین بەشداری ڕاپەڕینم کرد، بەڵام بەبێت چەک تەبعاً ئێمە چەکمان پێ نەبوو، جاشەکان ئەوانەی کە پیاوی حکوومەت بوون چەکیان پێ بوو، هەندێک پێشمەرگەش لە دوای چەند سەعاتێک لە ڕۆژی یەکەم ئیتر پێشمەرگە هاتە ناو شارەوە. من ئەوەی پێم کرا وەکو تاکێک هەوڵم یانی لە دەوری ئەو خەڵکە بم، ینی هاندەر بم، پشتیوان بم، دیارە بەبێت چەک شار ناکرێ، بەڵام هاندەر و پشتیوان بووین لە ڕاپەڕینە، بەڵام لە دوای ئەوە ئیتر چەکمان دەستکەوت و من بەشداری ڕاپەڕێنی کەرکووکم کرد، ینی بەشداری گرتنی کەرکووکم کرد، چەند شەوێک ئێمە لێرەوە چوینە دەوروبەری کەرکووک و پەلاماری کەرکووک درا. بەهەرحاڵ لە ژیانی سیاسیمە من لەو کادرانم کە هەندێک پێم وایە خۆم پێگەیاندووە لە ناوڕێزەکانی حیزبا و لە سیاسەتە، ئەرشیفێکی دەوڵەمەندم هەبوو لە کۆکردنەوەی ئەو ئەرشیفە، بەداخەوە لە بەوەی شەڕی ناخۆ ئەو ئەرشیفەم تیا چوو و من هەموو پلەکانی حیزبەتیم بە پلە بڕیوە ئەندام بووم بە مەسئولی شانە بووم، بە شانەی سەرەکیت بووم، بە ئەندامی ڕێکخراو، دوایی بووم بە کاژێڕی ڕێکخراو، دوایی بووم بە مەسئولی ڕێکخراو، دوایی بووم بە ئەندامی ناوچە، دوایی بووم بە کاژێڕی ناوچە لە ساڵی 2023ەوە لەو پلەیە ماومەتەوە. لە مێژووی سیاسیمە زۆربەی بەشەکانی سیاسیم بەسەر کردوێتەوە، چەند ساڵێک لە مەکتەبی جەماوەری پیشەیەکان بووم، چەند ساڵێک کادری ڕێخستن بووم، چەند ساڵێک کاژێڕی ناوچە بووم، مەسئولی ڕێخستن بووم، چەند ساڵێک لە ڕاگەیاندن لە ئەنجومەنی سەرکردایەتی کارم کردووە و چەند ساڵێکیش لە مەکتەبی هەڵبژاردن کارم کردووە. تقریباً ڕەنگە ئەو مەکتەبی کە منی تیان پیاتێ ناپەڕێ بێتم ساڵێک دارایی بوو، مەجینە زۆرتر ژیانی من ژیانی سیاسی و تەنزیمی بووە. لە ژیانی ئەدەبیە بەڕاستی من کەم کۆڕ و سیمینار هەیە لە سلێمانی، بە تایبەتی هەر کاتم هەبوو بێ من بەشداری هەموو کۆڕ و سیمینارەکانم کردووە، چەند بابەتێکی وەکو خوێندنەوە وەکو لێکۆڵینەوەی ئەدەبی لە ڕۆژنامەی خەبات و لە ڕۆژنامەی هەولێر بڵاوم کردوێتەوە، چەندین شیعرم لە ڕۆژنامە و گۆڤارەکانان بڵاو کراوەتەوە، بەشداری دەیان کۆڕ و فیستیڤاڵ و ئەوەی ئەدەبیم کردووە لە شارەکانی کوردستان، لە هەولێر و لە کەرکووک و لە سلێمانی زیاتریش بەشداریم کردووە. ئەو وای کردووە کە من پێم وایە ئەزمونێکی زۆرم لە بواری ئەدەبی پیا کردووە، هیچ نەبێت توانیومە قوتابخانە ئەدەبیەکان
بناسمەوە، بتوانم ڕێچەکانی شعر بدۆزمەوە، بتوانم تێگەیشتنم لە دنیای ئەدەب هەندێک هەندێک شارەزایشم لە زمان هەیە. هەموو ئەدەب بەگشتی نەک شعر، هەموو ئەدەب بەگشتی ئەوەیە کە ئەبێ خزمەتی زمان بکە. هەچ ئەدەبێک خزمەتی زمانی نەکرد و زمانی ناشرین کرد. سەیرەکەی ئەو بۆ نمونە درامایەکی ئێمە کە وشەی ناشرنی تیا بەکارێت، یان شعرێکی ئێمە من قەت لەگەڵ شعرانیم کە بەڵێ شعرەکانی شێخ ڕەزا شعری هەجوون، بەڵام شێخ ڕەزا قوتابخانەیەکە بوو خۆی، ینی شێخ ڕەزا زۆر دەوڵەمەندە ئەو شانەی بە شێوەیەک بەکارهێناوە بەڕاستی کە پند و عیبرەتی لێوەربژیرێ، نەهاتوون شەڕەت جوان بکە. کە زۆر جار زمانی زبر لە شعرا بەکارێت، ئەو زمانە خزمەتی ئەدەب ناکە، خزمەتی زمان ناکە، کە خزمەتی زمانی نەکرد هەرچەند دێ جوان نووسرابێ لە بەهای کەمە بێتەوە. هەموو ئەدەب بەگشتیە بێت لە خزمەتی زمانە بێت، کەواتە مەرجە شاعیر و نووسەر و خوێنەر و ڕۆشنبیر ئەبێ زۆر بەباشی شارەزای زمانەکەی خۆی بە. من ناڵم زۆر بەباشی شارەزام، بەڵام هەندێک لە زمانی کوردی شارەزام و بەکارهێنانی وشەکان و مامۆستا حەمەسایی حەسەن ئەڵێ کوردبڕی لە بەکارهێنانە، ئاین تۆ کەمترین وشە بەکاربێنی زۆرترین مانە بێ بەدەستەوە. ڕەنگە من زۆر سەرکەوتو نەبوو بێتم لەوە، بەڵام هەوڵی خۆمە میاوە، هەندێک هەوڵم میاوە لەبەرەوە شعری لیرێک بەداخەوە لە ناو خەڵکی کوردستانە شعری لیرێک زۆر باوەی کە ئەکرێ بە گۆرانی، ئەوە تقریبەن لە دنیای ئەدەبە وەکو وێزگەیەکی شعری بە ئەزمون نامێنێتەوە، بەڵام بەداخەوە خەڵک زۆربەی خەڵکەوەی پێخۆشە. هەندێک کەس بۆ نوخبە ئەنووسێ، بۆ ڕۆشنبیرە نووسێ، ئەوە ئەمێنێتەوە، ئەوە توانێت پێم وایە زەمن ببڕێ، هەر دقێکی ئەدەبی زەمەنی نەبڕی ئەو دقە ئەمرێ لە سەردەمەکەی خۆیە، دوای ترکە ئەو کەسە نەما ئەو شعرە ئەمرێ. بەڵام ئەو شعرانی کە ئێمە ئەسا مەسەلەن نالی کە شعرەکانی ئێستا بە سەروێردی زمانی خەڵکەوەی لەبەرەوەیە زەمەنی بڕێوە، ینی توانیوێتی لە مەدای 150 ساڵە نالی شعرەکانی بۆ ئێستا بمێنێتەوە، مەحمی 300 ساڵ لەمە پێش شعری وتووە ئێستا شعرەکانی بەسەردەمی خەڵکەوەیەوە، تا ئێستا چەنەکەی ناتوانین لاسای ئەوانیش بکەینەوە. بەڕاستی ئەوانە شاکارن، شاکاری گەورن و ئەزمموی گەورەی ئەم نیشتیمانەوە منەتەوەیەن. ئەجا ئەدەبێک کە زەمان نەبڕێ لە سەردەمێکە ئەمرێ. من هەوڵمیاوە دوو دیوانی شعرم هەبێ، گەر پیشانی بەم ئەمە دوو کتێبی شعرین، ئەمەیان ناوی تەواری ئاسۆیە، تەوار مێنەی هەڵۆیە، ئاسۆش ئاسۆی کووردە، ئەمەش پەیامی پاییزە. تقریبەن لەم شعر لەم کتێبەیە زیاتر هەستم بە خەڵکشانی تەمەن کردووە ناوە پەیامی پاییز. جا لەم دووش دیوانەیە بەڕاستی کۆمەڵێک ڕێگای جیاوازم هەڵبژاردووە، شعری خۆشەویستی تیا و شعری نیشتیمانی تیا و شعری کۆمەڵاتی تیا، و تقریبەن تێکەڵەیەکە لە سربەست و لە شعری کلاسی. بەس لەم کتێبی تازەیانە پەیامی پاییز زیاتر شعری سربەستم نووسیوە و هەوڵەمیاوە زیاتر ژیانی خۆی ئەدە باسی ژیانی تاکەکە، یعنی هەر کەسە و ژیانی خۆیان نووسێتەوە، بەڵام بە شێوەیەکی تر. مامۆستا حەمەسایی حەسەنە فەرمیێڵێ ئەگەر شعر خەیاڵی تیانە بێ بە فەلسەفە، بێ بە واقع. خەیاڵیش لە شعرە هەیە، بێگومان خەیاڵ کاریگەریکی زۆری لەسەر جیانی ئەدەب بەگشتی هەیە، بێگومان خەیاڵیش تێکەڵی ئەو شعرانەیە، بەڵام زۆرتریش واقعی ژیانی شاعیرە کە ئەنووسرێتەوە. هەوڵەمیاوە من بەڕاستی دوو کتێب پێشکەش بکەم بە کتێبخانەی کوردی، هیوادارم کە سوودێکی هەبێ بۆ پاشە ڕۆژ بۆ ئێستا بۆ هەر کاتێک کە پێویست بێ. ئەم شعرە هەندێک لە ناومێدی تایە کە ژیانی مرۆڤ تقریبەن دووبارەیە، هەموو شێوەکە خەوێن وبانی هەڵەسی نانەخۆین و چینە دەوام بوێنەوە. وای کردو من ئەم پۆستەرە بنووسم، شانۆی ژیان. هەموو شەوێ بە دیار پەردەی شانۆیەکی دووبارەوە دانیشم، هەموو شەوێ بە دیار پەردەی شانۆیەکی دووبارەوە دانیشم، نەتا مەزرۆم گوێ لە دەنگی خیانەتی یەکتەرەکان بگرمەوە، نە لە ترسی خەونە زڕ و تاڵەکانم پێکەکەی دەستم بشکێنم بنوومەوە. ئاخر ئەوە 1000 ساڵە هەر سێبەرێک بوو بێ بە ژوان، بۆ بە گۆڕستانێکیش بۆ دڵەکان، هەر پەنجەیە و حەسرەت کورتیانەکاتەوە، هەر بەستەیە و دڵی عاشقە هەژێنێ،
هەر مرۆڤ و ئازیزەکەی ئەڕەنجێنێ. هر بدارم دستش دارم عمری گردی بکوهاییست انواری که وکومن تموم بومن پنجرکی نباشی ای تمانی پر اسریم اروی اول نادیتا. لە 2 چواری 1970 لە کاتی دەربەدەریە بەڕاستی من ژیانی هاوسەرگیریم پێگەێنە لەگەڵ خاتوو نەجیبە کە ئەم پورزام و هاوسەرمەوە 3 منداڵمان هەیە، 2 کوڕ و کچێک. کوڕە گەورەکەم ناوی نەژادە کە بەداخەوە ئەوە ماوەی 4 ساڵ و 3 مانگە جەڵدەیەکی قورس لیاوە. کچێکمان هەیە بە ناوی خاتوو سۆما هاوسەرگیری کردو و 2 منداڵی هەیە لە ماڵی خۆیەتی، و کوڕێکی ترمان هەیە کە ماڵی 2008 ناوی ڕۆژە. ئێمە خێزانێکی بەختەوەرین بەڕاستی، و ئەزمونێکی زۆرمان لەسەر جەڵدی دەماغ بەهۆی کاکە نەژادەوە بۆ دروست بووە کە 4 ساڵ و 3 مانگە ئەمە معاشەی کەسێکەکەی کەنیوە هۆش، و زۆر هەوڵمانیاوە بەڕاستی ئەو کوڕە پەکی نەکەوێت و بێتەوە سەر ساحی ژیان. لەگەڵەوە زۆر ماندوو بین من و دایکی، بەڵام کۆڵمان نایەوە و سوورین و وێتمان بەخوا زۆرە کە باش بێتەوە. لاپەڕێکی تری ژیانی من ئەزمموی منەوەیە کە 2 ساڵە لە سەندیکای کرێکاران ڕەنەوخۆنا خەڵکی سەندیکایەکی زۆر ئاساییدی بوو، بەڵام سەندیکای کرێکاران سەندیکای ژیان، سەندیکای کار، سەندیکای ژۆڵەیە، وەگە سەندیکای کرێکاران ڕابوەستێ ژیان ڕاوەستێ، چونکی هەر لە شاگردی چایچیەک و بۆیاخچێکی سەرشەقام و پاکەرەوەی سەرشەقام و دوکاندارێک و شاگرد دوکانێک و مەطعەمێک و هۆتێلێک و شۆفێری تەکسی و تقریبەن کارگەکان بەگشتی ئەمە هەمووی لە چوارچێوەی کرێکاریەت تا ئەگاتە پزیشکێک لە کەرتی تایبەت، ئەو پزیشکانی کە لە کەرتی تایبەتە بە عەقدی شەکەن ئەوانە هەمووی بە کرێکار، ئەوەندا زیاری کە پرۆژێکی گەورە لە کەرتی تایبەتە بە ڕێوەبار کرێکارە، ئێوە کە ئەگەر بە عەقد لەسەر ئەمیشەی خۆتان من کرێکارن. بەڵام بەداخەوە ژیانی ئێمە ئەو ژیانی کرێکاری تقریبەن لە ئێمە نەبوو بە کللتور و ئەزمون نەکراوە. بەڵام من حەزەکەم لە ڕێگەی ئەم بەرنامەی ئێوە باسی ئەوە بکەم کە هەموو ئەو خەڵکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ڕۆکەنە ئەوروپا تەنیا لەبەر یەک خاڵ ڕۆکەنە ئەوروپا کە دڵنیایی هەیە. ئەم دڵنیاییە لە ئاسای کارا جێبەجێ ئەکرێت، لە ئاسای کارادا ڕێژراوە، تقریبەن لای خۆشمان هەیە، بەڵام کللتوری کرێکاریمان نیەگەر لە ئەوروپا شتێکەیە پێڵەن سۆشیال کە لە باتی بێکار کاتێک کەسێک بێکارە بێ حکوومەت ئیشی بۆ دۆزێتەوە، گەر ئیشەکەی نەکرد ئەوە پارێکی هاتێ بۆی بژی. لای خۆشمان لە یاسایە ئەمە جێکراوەتەوە، بەڵام بە هەندێک شەرت و مەرجی تۆزە قورەزە بێ 2 ساڵە و کەسە کرێکاری کردووە دەستەبەری هەبێ ئەتوانێت 6 مانگ پارەی دەستەبەر وەربگرێت کە ئیش نەکا. ئەمە بەڕاستی من کە چوومە سەندیکای کرێکاران هەستم کرد کرێکاران گەورەترین چینی کۆمەڵگان و کاریگەرترین چینی کۆمەڵگان و باشکردنی ژیانی کرێکە، ینی باشکردنی ژیان، ینی باشکردنی گوزەران، ینی باشکردنی پاری ئابووری. خۆی هیچ بەپێی ئەم عولەمەیە ئەم گیانگیری کە هەیە تۆ ناتوان ڕێگەل لە خەڵک بگیری بێ لە وڵاتەکەی توایشکوە، چونکە ئەوانەی کە وڵاتی ئێمە ئیشەکەن زۆر کەمیان خەڵکی خاوەن شەهادە و پێشکەوتون، زۆر بیانیان وەکو خەدەم، وەکو کارگوزار، وەکو خزمەتکار لێرە ئیشەکەن، لەو کارتانەیە زیاتر ئیشەکەن و هەندێکیش لە کەرتی بیناسازیە ئیشەکەن. ئەمە خۆی ڕێژەیەک هەیە بە بڕیارێکی حکوومەتی عێراقی سەردەمی بەعز هەبوو کاڵێ هەموو کرێکاری وەتانی عەرەبی نیشتیمانی عەرەبی وەکو کرێکاری عێراقی مافیان هەیە. بەڵام لە دوای ئەوە ئێستا حکوومەتی هەرێمی یاسایەکی بڕیارێکی دەرکردو کە ئەتوانرێت لە ساڵ 25 تا 30 کرێکاری بیانی لە نیشتیمانی ئێمە کرێکاری بکە، بەڵام دوجا و ڕێژەیە زیاتر بووە هەیە و ئەوانە هاتوون لێرە بە هینی کرێکار هاتوون. بەداخەوە هەندێک کرێکاری فلیپینی و بەنگالی ئەوانە بەداخەوە هەندێک کۆمپانیای عێراقی بازرگانیان پێوەکە ئەیان هێنێ بە گوژم و ئەیان فرۆشێ و مەگەر لەبیرتان بێ ماوەیەک 40 وەرەقە بوو بخەوێنی تا کرێکارێک لەوانە سە تەقریبەن ئەوە کاڵبووەتەوە خەڵک خۆی ڕاستە خۆ لەگەڵ کرێکارەکە ئیشەکە.
من حەزەکەم ینی لەسەرەوە ئیش بکەم کە کرێکاری ئێمە ڕۆژ قسە بکەم زیاتر کرێکاری ئێمە بەرکەوتنی ئەبێ بەداخەوە لەبەروی دەستەبەری نییە ناتوانێت خانەنشین ببێ لە کاتێکە هەموو کرێکارێک بە پێی یاسا ئەگەر 6 ساڵ تەمەنی هەبێەوە 40 ساڵ پارەی دەستەبەری یابێ ئەتوانێت خانەنشین بێ بە ساڵ 80 موچەکەی وەکو کەرتی حکومی بەڵام ئەمە نەبووە بە کەلتور و زۆربەی خەڵکی ئێمە کرێکاری ئێمە خۆیان بڕۆیان بۆ دەستەبەرە نیە تەقریبەن نامتمانەی یەک لای کۆی کۆمەڵگای ئێمە دروست بوو ینی خەڵک فەرمانبەرە بڕۆی بەوە نییە کە سەری مانگ موچەکەی وەرەگرێەوە بڕۆی بەوە نییە کە حکوومەتی لە پشتەوە کەرتی کارەبا کەرتی ئاو ئەمانە وای کردوێت تەقریبەن نامتمانەیەک دروست بوو لەبەرەوە کرێکاریش متمانەی بە یاساکان نییە و متمانەی بە حکوومەت و بە دەستەبەر نییە ئەگەر هەموو کرێکاری ئێمە دەستەبەر بکە کە دەستەبەر زۆریش نییە لە ساڵ پێنجی موچەکەی کرێکارەکەیە لە 12 خاوەن کارەکە ئەیە ئەمە کۆکرێتەوە لە سنووقێک ناوی سنووقی دەستەبەرەوەم پارەی حکوومەت دەستی تێوە نابێت دەستی تێوە باوەڕاستی ئەمە کە ئەو کرێکارە کاتێک بەرکەوتنیە بێت دەستێکی لە دەستەیە قاچێکی لە دەستیان هەشتێکی کە لە دەستەیە پشتێشکێ کرێکاریە بەرە بێتەوە پشتێشکێ ئەمە بێ لە سندوقی دەستەبەر موچەی خانەنشینی بۆ خۆی و خێزانەکەی ببڕێتەوە بەڵام وەکو عەرزم کردن لە ئێمەەوە بە کللتور لەبەرەوە زۆرتر ئەوە پێش نەکەوتووە کە ئێمە زۆر لیژنەمان هەیە لە سندیکای کرێکاران کە بەردەوام سەردانی کارگەکانەکەن و هۆشیاریان بە کرێکار کە پێویستە دەستەبەریان هەبێەوە عەقدی ئیشیان هەبێ بەڵێ بێگومان ئێمە سێ پارێ زەرمان هەیە لە خۆبەخشن لە سندیکای کرێکاران بۆ بەرگریکردن لە کرێکار و هەمیشە ئەو کرێکارانی کەستەمیان لێ ئەکرێ ئێستا من ئەمڕۆ موعیدمیاوە بە کەسێکی ڕۆژهەڵاتی کە یەکشەمە بێتە سندیکای کێشەیەکی هەیە لە خانکارەکە ئیشی پێکردوم و پارێنیاومەتێ و پێویستە ئێمە خانکارە قسەی لەگەڵا بکەین و مافی و کرێکارەوە بگرینەوە ئێمە هەوڵمانیاوە بەڕاستی داکۆکی کارێکی باشی کرێکاران بین لە شاری سلێمانی و دەوروبەری و ئەوە ئەزمونێکە من حەزەکەم ینی خەڵکی کورد کە کرێکاری ئەکا بەڕاستی گوێ لە سندیکای کرێکاران بگرێەوە بێ بە ئەندامی سندیکا و هۆشیاری کرێکاری هەبێ بۆ ئەوەی مۆڵەتی سەری مانگی هەیە هەموو کرێکارێک 2 ڕۆژ بۆی مۆڵەتەکەی وەربگرێ لە کاتی بەرکەوتنە بۆ ئەوی کە خانەنشینێکی هەیە بۆ ئەوەی 8 ساعات کار زیاتر نەکات بە پێی یاسا ئەگەر کرێکارێک 8 ساعات کاری کرد ئەوە پێی ڕۆژانەیە ئەگەر بوو بە 12 ساعات دەبێت کرێ 2 ڕۆژە بگرێت توانای ئینسان مشکی ئینسان پێم وابێ فراوانتر بەڕێنە من کەمم کردبێ ینی خەڵکی ئەزمونی زیاتری شێ لە یەک کاتە چەند ئیشێکەکە ژیانی ئەدەبی ئەگەر کۆڕێکی شعری هەبێ عەسران من بچم بەشداری بکەم یان زۆربەی ئەوەی کە ئەدەب پێشەخە ئاسی ڕۆشنبیرین مرۆڤ پێشەخە ئەوەیە کە تۆ کتێب بخوێنیت تۆ من شەوانە لێرە لە ماڵەوە تەقریبەن بە پێی مەجال کاتم دیاری کردووە ڕۆژانە 2 ساعات 1 ساعت و نیوێک ئەخوێنمەوە ئەوە ژیان ئەدەبیەکەی منە نەک بڵێ دەستی گرت بێتم و کار و کاسبی نییە ئەوە شتێکە خولیایەکە لە مێشتمایە بەڵام ئەوەی سندیکای کرێکاران کە دەوامی بووە ئەەکەم ڕۆژانە لە 8 تا 1 لە سندیکای کرێکارانم لێ تایبەتم بە کرێکار و دوای ئەوەش ئیتر ژیانی تایبەتی و ژیانی ئەدەبی و ژیانی ڕۆژانەی ئەوە بەڕێەکەین سپاس بخوا کە تەمەنمان وا لە 60 نزیکە بێتەوە تا ئێستا توانیمانە ژیانێک بژین و تەندروستیمان هەیە باشە أي كماني والأسرين أروي أول ناديت لقامو هنغيت لعمري من أسريت لعمري من أسريت